راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە یەکێک لە تێبینیەکانیدا باسی لە بوونی زیندانی نهێنی کردووە. سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانیش بەتوندی ڕەتی دەکاتەوە کە زیندانی نهێنی لە هەرێمی کوردستانە بێت. بەنسبەت گرتوخانە نهێنیەکان ئێمە وەڵاممان واضحە، ئێمە گرتوخانەکی نهێنیمان لە هەرێمی کوردستاندا نییە و ئەگەر هەبێت حەزەکەین شوێن یان وردەکاریمان پێ بدرێت لە چ شوێنەکە لە چ بابەتێکدا هەیە، بۆیە ئێمە چەند جار ئەوەمان ڕەت کردوتەوە و دووبارەش ڕەت دەکەینەوە کە ئێمە گرتوخانەی نهێنیمان لە هەرێمدا هەبێت. لەسەر لێکۆڵینەوەکردن لە خەڵکی ئەو ناوچانەی کە تیرۆرستانی داعش ناوچەکانیان داگیر کردوون و بەشێک لە خەڵکەکەی پەیوەندیان بەو ڕێکخراوە تیرۆریستیەوە کردبێت. سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان دەڵێت زیاتر لە 9,000 کەس لێکۆڵینەوەیان لەگەڵدا کراوە و کە بەشێکیان خۆیان ڕادەستی هێزەکانی پێشمەرگە کردووە. ژمارەی ڕاگیراوەکانی داعش لە هەرێمی کوردستان دیارە ئێمە باس لە زۆر ژمارەمان کردە پێشتر چەند ژمارە باس کرا، بەڵام ئەوی کە لەبەر دەستمە ئەمڕۆ ئەوەیە کە زیاتر لە 9,000 کەس لێکۆڵینەوە لەگەلیان ئەنجامدراوە، نەدەستگیر کراوە، لێکۆڵینەوە لەگەلیان ئەنجامدراوە. 9,000 کەس بوو سەرەوە و ئەمانە 3,900 بوو سەرەوە لەلایەن ئاسایشی گشتی بوونە، 4,110 لە ئاسایشی هەولێر بووە، 996 کەسیشان لە ئاسایشی کەرکووک، ئەوانە لێکۆڵینەوەیان لەگەل ئەنجامدراوە. نزیکەی 400 بوو سەرەوە بەندکراومان هەبووە لە دژە ترۆر، لەوەدا 100 کەس وەکو پێشتریش باسمان کردووە حکم دراون، 150 دیکە بریارە حکم بدرێن و بەشێکی نزیکەی 50 کەسی تر ئەوانیشان تەواو بوونە، 200 کەس لەوانە لەو حکم دراونە حقیقەت ئازاد کراون. لەبارەی ئەو تێبینیانەی کە گوایە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە کاتی پێشڕەویەکانیان پێشێلکاریان ئەنجامداوە، سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان وتی هێزی پێشمەرگا وەک هێزێکی دامەزراوەی ڕسمی وەزارەتی پێشمەرگەی کوردستان پابەندی تەواوی یاساکانی جەنگ بووە و بە گوێرەی ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگەش کەسێک داوای هەبێت و بەڵگەی تەواوی بۆ داواکەی هەبێت ئەوە تاوانباران سزا دەدرێن. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.